النسي كري مالك خواي الرازي بأفرمي في غمر صلى الله عليه وسلم كانت هات مدينة هات بو مدينة الله همو جنان وهمو بياوان أتشون هديان بو بيغمر أبرد صلى الله عليه وسلم دياريان بو بيغمر إخوة أبرد الله دايكي مش مني برد عمرم 8 ساڵ بوو چوومە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ وتی ئەی پێغەمبەری خوا هەموو ئافرەتان و دایکی ناوی سولەیم بوو یەکێکە لە سەحابە گەورەکان وتی ئەی پێغەمبەری خوا هەموو خەڵکی هەدیان بۆ هێنایی من هیچم نییە بیکەم بە هەدیە تەنها ئەم کوڕە نەبێ کە عمری 8 ساڵە حتا ئەو ڕۆژەی خۆت ئەتەوێ با خزمەتکارت بێ ئەڵێ لەو ڕۆژەوە من خزمەتکاری پێغەمبەر بووم 10 ساڵ خزمەتی پێغەمبەرم کرد صلی الله عليه وسلم یەکەم قسەیە بۆی کردم فەرمووی کوڕم نهێنیم بپارێزە ئیماندار ئەبی نهێنیەکانم بپارێزە ئیماندار ئەبی تەکون مؤمنە ئەڵێ لەو ڕۆژە بەدواوە هەر کەسێ نهێنی پێغەمبەری لێ بپرسیایم قەت نەمئەوتەوە هەتا باسێک ئاڵێ ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم کارێکی دا بەسەرما ئیشێکی دا بەسەرما ڕۆشتم جێبەجێم کرد تاخیر بووم تۆزێ جێبەجێم کرد و گەڕامەوە ئەمجار ڕۆشتمە بۆ ماڵ دایکم وتی پێی پرسیاری لێ کردم وتی کوڕم بۆ تاخیر بووی بۆ دواکەوتی وتم وەڵا ئیشێکی پێغەمبەرم صلی الله عليه وسلم جێبەجێ کرد فەرمووی ئیشەکەی چی بوو وتم ئەوە سڕ و نهێنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم فەرمووی دەی نهێنی پێغەمبەری بپارێزە و باسی مەکە لای کەس مەی دەرکێنە عباسی کوڕی عەبدولموطەلیب باوکی عەبدوڵایەکێک بۆ لەو مناڵە و گەنجانەی کە لە خزمەتی عمامی عومەرا بووە دائیمەن منە پیاوێکی مناڵێ بۆ بەس ئەوەی پیاوێکی گەورە بەڕێز بووە بۆیە ئیمامی عومەر لەگەڵ خۆیان دائەنا ڕۆژی کە نەسیحەتی کوڕەکەی ئەکا ئەڵێ طبعا خۆی مامەی پێغەمبەرە و کوڕەکەی ئامۆزای پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ عەبدوڵڵا تو زۆربەی جار ئەمیری ئیمانداران عومەری کوڕی خەتاب لە خۆی نزیک دەکاتەوە ئەمان ئاگاداری سێشت بە ئەمە یعنی بۆ هەموو ئەو گەنجانەی کە دانیشتوون ئەمان ئاگاداری سێشت بە لا تفشين له سرا قەت نهێنی ئەو باس مەکە یعنی تۆ کاتێک کەسێک ئەتکا بە ئەمینی خۆی و زۆرجار لەگەڵ یا ئەبی ئاگادار بە سڕەکانی باس مەکە ولا تغتابن عنده أحدا لەلای ئەوە قەت غەیبەتی کەس مەکە ولا يطلعن منك على كذبة ئاگادار بە قەت درۆت لێ نەبینێ بۆ ئەو گەنجە جوانانە کاتێک ئەبن بە هاوڕێی کەسێکی پیاوچاکێک ئەبن بە هاوڕێی کەسێکی گەورە ئاگاتان لە سێشت بێ یەک قەت نهێنی ئەو کەسە باس مەکە لای کەس دوو لەلایە غەیبەتی کەس مەکە قسەی بۆ مەوە قسەی ئەو خەڵک بێری و قسەی ئەو بۆ خەڵک ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە تووشی غەڵەتێکەی سێیەم قەت با درۆت لێ نەبینێ ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء